جژنی نەورۆز جژنێکی نەتەوەی کووردە و سەری ساڵی کوردیە. بەڕاستی جژنێکی زۆر خۆشە بە نسبەت کوردەوە لەبەرەوە زۆر پێمان خۆش بوو سەرڕای ئەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆزە و بەڕۆژوین حەزمان کردبین بەشداری بکەین لەکردنەوەی ئاگری نەورۆز و بینە دەرەوە و بەشدار بین. جیاوازێکتان بینی لەگەڵ ساڵانی ڕابردوو هیچ جیاوازێکی هەبوو؟ بەڵێ جیاوازیەکە زۆر بوو. یەکەم لەبەرەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز بوو، دووەمیش جەوەکە باراناویە، بەڵام خەڵک هەر لەگەڵ ئەوەشان مەجموعەی خەڵک بەشداری کردبوو، بەڵام هەر وەک ساڵانی پێشوو نەبوو. ساڵانی پێشوو قەرەباڵخی هەر لە بازاڕەکانەوە هەتا شوێنی کردنەوەی ئاگرەکان و جادە و بانەکان قەرەباڵخێکی زۆر زۆری پێوە دیار بوو. من خانم عیدی میلادی بۆ لەدایکبوونی بۆ من دوو جەژنە بەحکوم یەکەم نەورۆزات یا عیدی میلادی خانم بژێتی پێم خۆش بوو هاتن دەری شەو هەر نەورۆزی جەژنی کوردیە، هەموو کوردە پێشبای لە هەموو جەژنی کورد دەکەم، لە هەموو گەلی کورد دەکەم، لە هەموو کوردی بەشار حەجا باجەکە. یعنی بۆ ئێوە بۆنەیەکی تایبەتر بوو، یعنی بۆ ئێوە دوو جەژن بوو. بەڵێ بێگومەوە بەڵا بەخۆ مامناڵ پێمان خۆش بوو دایکیان عیدی میلادی گوتی هاتن دەرەوە پێمان خۆش بوو بۆ ئێمە دوو جەژنە. ئێمەش پیرۆزبایتان لێ یەکەین و